هیچ لە وەرگایکی باش شک نابات تا ئامەڕەکانی تێدا بلەوەڕێنێت. ناچار هەر لە نزیک گوندەکەی خۆیان ئاژەڵەکانی دوور نەخاتەوە. ئاژەڵدارەکان ترسیان لێ نشتووە ئەم ساڵیش وەک ساڵی پار وشکە ساڵی ڕووبداتەوە. مامەجید هەر لە تەمەنێکی کەمەوە ئاژەڵدارە. وشکبوونی گەرمیانی بەم شێوەی ئێستا نەبینیوە. ئاژەڵەکان لە زەویکی ڕەقدا گژوگیای ئەو تۆیان دەست ناکەوێ تا تێریان بکە. بۆیە ناچار ئاژەڵدارەکان لە ماڵەوە کاو جۆیان پێ بدەن. هەتا بێ ساڵە ساڵ باران کەم بکات. نازان ڕۆژ نازان بوون بۆ هەر لە ماڵ دەری ناکەین. وەڵام ئەمە هاي لە گەرمانەوەدا باران خۆی گەرمیان زەرورە هەتا شوێنەکانتر. ئێستا لە سلێمانی لە ملال ولا باران زۆر واریە. بەڵام لای ئێمە گەرمیان کەم بارانە. داواگەن لە حکومە داواکاریمان بکات. ئەگە حکومە داواکاریمان نەکات یان گەرە بەرە لای یان گەرە بیفرۆشین. مامەجید هێندە ماندووە بە ئەستەم دەتوانێت لەگەڵ ئاژەڵەکان بچێتە دەشت و دەر. بەڵام ناچارە لەگەڵ کوڕەکەی خزمەتیان بکا و هەر جارە و یەکێکیان بیان بن بۆ لە وەرگا. ئەم شوانکارە بە گوتەی خۆی ڕۆژانە 300 بۆ 400,000 دینار خەرجی ئاژەڵەکانێتی. ناشزانێ ئەم ساڵ وشکە ساڵی دەبێیان نا. ئەگینا هەرزوو بڕیار لەبارەی فرۆشتنیانەوە دەدات. بۆ 15 لە وەرنیە ئەی بۆ هاوین چی بکەین؟ بۆ مانگ 4 و 5 و 6 و مانگ 8 جارژ نییە بکەینە ناوی. ئەوە چەمەگەی ئاوی پیۆنیە هەتا بێ ساڵ ئاوی زێ کەمەکات. ئەوەدا نە لەوەڕ هەیە نە ئاو هەیە نازانمە چی لێ بکەین. وشکە ساڵەکەی ساڵی پار هێشتا کاریگەریەکانی بەسەر گەرمیانەوە ماوە کەچی بێبارانی هێندەی تر کاریگەریەکانی قوڵتر کردوێتەوە. جوتیاران هێندە ترساون ئەم ساڵ کەمترین ڕووبەری زەویان کێڵاوە و گەنم و جۆیان تێدا چاندووە. ئەکبەر لەلایەک ئاژەڵدارە و لەلایەکی دی جوتیارە. تەواوی ئاژەڵەکانی کە نزیکەی 300 سەر ئاژەڵ دەبێ بەهۆی کەمی لە وەرگاوە لە ڕۆژانی ڕابردوو فرۆشتووە. کەمی بارانباری وای لێ کردووە پشت بە ئاوی ئەو چەمە ببەستەیە کە بەتەنیشت گوندەکەیانەوە تێدەپەڕێت. ئەو نایشارێتەوە گەر ئەم ساڵیش وشکە ساڵی ڕووبدات ئەوە ژماری گوندیشینان کەم دەبنەوە. ساڵ بەهۆی وشکە ساڵی و بێبارانی ئاو کەمە بەڵام ئەم وڵاتەی ئەمە ئەم چەمەی ئەمە هەر ئیرادەی خۆ ئاوێکەیە چەند ساڵە حەقی ئەوە لەی نییە بەڵام چەند بە تایبەت بە عام گەرمیان زۆر وشکە ساڵیە وەزع خەڵک خراپە. من خۆم ساحب مەڕووماڵاتم دووچە 300 سەرحەیوان بوو ئەم دووچە ڕۆژامووین فرۆشت لەبەرەوەی ناکرێتە خاوەن بە کاوجووە هەموو خەڵکێ مەصرفەکەی خۆی دەناکە حیوان. دواتە فەلاحەت کەچیت فەلاحەتی نەکردێت لە ئەوەی ئەمامەکە چەند کەسی ئەوش ناوێت کانی وەکو جاران ساڵانی تر کانیمان بوو لەو جۆڵە پیانەوت کانی جەوەڵ ئاو ڕێە کرد ئیسە ئاو نەماوە ئەو ئاوانە بە باران کارێکە ئیسە لە بۆنەی وشکە ساڵیەوە ئەم ئاوانەمان نەما کانی چایلەمان بوو کانی جەوەڵمان بوو سێخرانمان بوو کانی مەحەمان بوو باخە مەحەمە ئەمە ئاو زۆر بوو ئاوەکەی خەڵک زەرعاتی لەبەرەکەت فەلاحەتەکەیت.
زۆرینەی جوتیاران سەرباری نیگەرانیەکانیان لە ئەگەری دووبارە بوونەوەی وشکە ساڵی، بەڵام ناشکوریش نین و دەڵێن خوا هێندە بارانی بۆ باریوین دەبێ پێی ڕازی بین. بەختیار لەگەڵ کوڕەکەی بێئومێدە لەوەی ئەو ڕووبەرە زەویەی کێڵاوێتی بەرهەمی لێ هەڵگرێت، بەڵام دەڵێت خۆ هیچ نەبێت ئاژەڵەکان دەتوانن سوودی لێ ببینن. ئێمە خەڵکی دێ ئۆمەربێل پشتی بە کشتتوکاڵ و ئاژەڵداری بەستووە. ئەگەر ساڵانێک بارەنە ساڵ و ئەوانە بوو زۆر باش بوو، بەڵام ێستا بۆ ماوەی 2-3 ساڵە بێبارانیە وشکە ساڵیە، ناچارین لەسەر چەمی خوشە چاپانین، ناچارین لێرەوە ئاوی خوشە چاپانەکەینە جۆگاکانە گەرمەکانمانی پێ ئاوە دێن، لەبەرەوەی ئەوە ئێستا ناوەڕاستی مانگی دووە باران نەباریە، وەکو پێویست باران نەباریە، لە ئێستێشا پێویستی بە بارانە. ئەمە ئێستا زۆر باشە لە گەشایە حالیەن، لەبەرەوەی ئێمە کاتێک تۆ ماگرە کیمیاییشمان لێداوە، ئێستا ئەم ئاوەیە دێن لە سەرەتای مانگی 3 ئاوێتی لێ دێن. لایەنە پەیوەندیدارەکان لەسەر وشکە ساڵی تا ئێستا کۆنەبوونەتەوە، بەوپێی هێشتا کاتی بارانبارین ماوە و لە کات و ساتی خۆیدا ڕایدەگەێنن وشکە ساڵیە ئەم ساڵیشیان نا، بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە پێدەچێت وشکە ساڵی بێت. چرکە بە چرکە تەماشای گۆڕانکاریەکان دەکا بۆ ئەوەی هەر هەواڵێکی دڵخۆشکەر بوو بە خەڵکی و جوتیارانی ڕابگەێنێت. محەممەد یەکێکە لەو گەنجانەی چاوی زۆری گەرمیانەکانی لێسرە لە پێدانی زانیاری لەبارەی کەشوهەواوە. ئەو خوێندکارە، بەڵام نزیکەی 10 ساڵە چاودێری کەشوهەوا دەکا و زانیاریەکان بە خەڵکی دەدات. لە دوای نوێزی ئەم مانگەوە بەهۆی کاریگەری ناوچەیەکی پەستانزمی دەریای سوور و هاتنی ڕێژەیەکی زۆر شێ بارانبارین دیسانەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکات. ئەو پێچەوانی جوتیاران و ئاژەڵدارەکان دەڵێ بارانی باش لە ڕێگایە و ترستان نەبێ. ئێستا بڵێن ئەمە وشکە ساڵی ڕوویداوە لە ناوچەکانی گەرمیان، چونکە ئێمە چاوەڕێکن کە دەزانن وەرزی دابارین بەگشتی لە مانگی 9 دەست پێکات لە هەرێمی کوردستان و گەرمیان بەگشتی، چاوەڕێکن تاوەکو مانگی 4 تاوەکو 5 تا کۆتایی وەرزی دابارین بەگشتی. ئێمە چاوەڕێکن تا ئەو کاتانە ئەو کات بۆمان یەکلای بێتەوە کە وشکە ساڵی ڕووداوە یاخود ناچونکە ئێستا ئێمە لە مانگی 2 داین، هێشتا وەرزی بارانبارین زۆری ماوە، سێری داهاتووەکەین. ئەوە بەگشتی لە ماوەکانی داهاتوو تا مانگی 4 پێشبینی بارانباری نەکرێت لە کوردستان و گەرمیان بەگشتی و بە تایبەت تەوقعاتەکەین بچێتە سروی ئەو ئاستی کە لە پار ساڵش بارانباری واتە زیاتر بێت لە 50 میلیمەتر بارانیش، بەڵام ناوچەی گەرمیان بەگشتی پێویستی بەوەیە 200 میلیم زیاتر بارانبارێت بۆی لە بە شێوەیەکی زانستی و علمی لە 200 میلیم بەسەرەوە بێتەوە وشکە ساڵی حساب ناکرێت، بەڵام ئەگەر بێت و لەو ڕێژەیە کەمتر بێت ئەوە بەگشتی بە وشکە ساڵی هەژمارێکێت. محەممەد پەیوەندیکی پتەوی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم هەیە و پشت بە زانیاریەکانی دەبەستن. هەر گۆڕانکارێکی کەشوهەوا ڕووبدات یەکسەر زانیاریەکان بە حکوومەت و بە خەڵکی دەگەێنێت تا ئامادەکاری بۆ بکەن. خەڵکێکی زۆر پرسیوێتی بەڵێ 100% وشکە ساڵی ڕوودات و ڕوویشی داوە و توێتی من هێشتا بەروبوومەکەم پێ نەگەشتووە، بەڵام ئێمە لێرەوە پێڵێن هێشتا زۆر بە بڕیاردان ئێمە چەند مانگێکی بارانبارینمان لە پێشماوە، من وەکو خۆم ئومێدم وایە ئومێدێکی زۆر باشم هەیە کە وشکە ساڵی لە ناوچەکە ڕوو نەدات
و بۆ جوتیارە بە ڕێزەکانی شەر لە ئێستاوە بێ ئومێد مەبن چونکە ئێمە هێشتا وەرزی بەرامبارینمان لە پێشدا ماوە. بە پێی ئامارێکی بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی گەرمیان ڕێژەی بارانبارین تا بەرواری 22/2022 لە سونرەکە بەم شێوی خوارەوە تۆمار کراوە. لە قەزای کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە 100 ملیم باران باریوە. لە کاتێکدا ساڵی پار 111 ملیم باری بوو. لە قەزای کفری 104 ملیم باران باریوە. ساڵی پار 96 ملیم باری بوو. لە قەزای خانەقین ئەم ساڵ 87 ملیم باران باریوە. لە کاتێکدا ساڵی پار 136 ملیم باران باری بوو. لە پێباز ئەم ساڵ 173 ملیم باران باریوە. بەڵام ساڵی پار 172 ملیم باران باری بوو. لە مەیدان ئەم ساڵ 202 ملیم باران باریوە. بەڵام ساڵی پار 152 ملیم باران باری بوو. سەرباری ئەوەی هێشتا زەنگی وشکە ساڵی لێ نەدراوە، بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن پێدەچێت بە هەمان شێوەی ساڵی پار وشکە ساڵی ڕووبداتەوە. لە کۆی 1,322,000 دۆنم زەوی کە پشت بە بارانبارین دەبەستن لە 160 ڕوبەری ئەو خاکە جوتیاران دانەوێڵیان تێدا نەچاندووە. بە پێی ستانداردی کەشناسی 250 ملیم بارانبارین کەمتر دەبێ بە وشکە ساڵی. گەرمیان بەلایەنی کەمەوە پێویستی بە بارینی 150 ملیم بارانبارینی دیکە هەیە تا ڕزگاری بێت لە وشکە ساڵی. بە حکمەوەی کە لە گەرمیان 2-3 ساڵێکە بارانی کەمە بارێ، ئەم ساڵ جوتیاران کشتتوکاڵیان کردووە نەترساون لەوەی کە جارێکی تر وشکە ساڵی دروستە بێتەوە. سەبارەت بە جوتیاران و کێشەی وشکە ساڵی لە گەرمیانە ئەم ساڵ لە هەموو ساڵەکان زیاتر جوتیار سڵیان کردوێتەوە لە چاندنی دانەوێڵە. ئەتوانم بڵێم لە 100 تا 60 بۆ 70 جوتیارەکانمان کە پشت بە بارانە بەستێ زەویەکانیان نەیان چاندۆ ئەم ساڵ، چکە بارانی مانگی 11 و 12مان نەباری لە گەرمیانە، ئەوە گرفتی بۆیان دروست کرد و زیاتر سڵیان کردەوە. بەڵام ئەو جوتیارانەمان کە پشت زەویەکانیان پشت بە سەرچاوە ئاویەکانە بەستێ چی بیر بێە پرۆژە ئاودێریەکان لە کاتی خۆیان گەرمی خۆیانیان چاندۆ و گرفتیان نییە. مەترسی بە بیابان بوون هەیە لە گەرمیانە؟ پار کە وشکە ساڵی بوو ترسناکی هەبوو بۆ سەر ئەو حاڵەتە، بەڵام ئەم ساڵ لە مانگی 11 و 12 ترسەکەمان زیاتر بوویەوە. بەڵام خۆشبەختانە لە مانگی یەکەوە بارانەکان دەستی پێ کردووە، ئەتوانین بڵێن کەمێ ئەو خەمەی ڕەواندۆتەوە بۆ ئێمە. بەڵام ئەوە ناگەێنە کە ئێمە لە ترسی وشکە ساڵی و بە بیابان بوون ڕزگارمان بوو بێ. ئێمە چەند هۆکارێک هەیە بۆ ئەوەی ئێمە گەرمیان تووشی وشکە ساڵی لە وشکە ساڵی و تووشی بە بیابان بوون ببێ. گەرمیان ئێستا ناهاوسەنگی هەیە لە کەش و هەوایە، بە هەڵم بوونمان زۆرە و چڕبوونەوەمان کەمە. ئێستا ئێمە لە مانگی دوایین مەترسی وشکە ساڵی هەیە تا ئێستا؟ تا ئێستا لە گەرمیانە ئەو ڕێژەیە کە پێویستە نەباریوە. بۆ ئەوی گەرمیان لە وشکە ساڵی دەرچێت پێویستی بەوەیە لە وەرزی بارانبارینە 250 ملیم باران ببارێ. بە پێی ڕۆزانستەکەی؟ بەڵێ بە پێی ڕۆزانی. تا ئێستا ئێمە وەکو گەرمیان بڵێن ناحی مەیدان و باوەنورمان ئەو مەترسی کەمە. ئەگینا قەزای کەلار و قەزای کفری و خانەقینیش ئێمە لەو سێ ناحەیە بڵێن لەو قسێ قەزایە تا ئێستا گەشتوونەتە 100 ملیم. کە توانن ئاشکرای کەن کە وشکە ساڵیە ئەم ساڵ یاخودنا؟ لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی بارانبارین کە سەرەتای مانگی چوارە گەر وشکە ساڵی بوو کاریگەری لەسەر چی هەیە زیاتر تەنها لەسەر کشتتوکاڵە؟ ئەگەر وشکە ساڵی بە لە گەرمیانم ساڵ قەیرانەکان قورسترە بێ بەداخەوە، قەیرانی ئاو دروستە بێ، قەیرانی کشتتوکاڵی دروستە بێ، قەیرانی دابینکردنی ئاو بۆ لادەکانیش دروستە بێ کە ئەمە ئەبێتە ماڵوێرانیەک بۆ لادەکان. چەند ساڵێک هەڵدرا بۆ ئەوەی بگەڕێنە خەڵک بگەڕێتەوە بۆ ئەگەر تۆ لە هەر شوێنێکە سەرچاوی ئاو نەبێ ژیانی تیادا نابێ بۆ
مەترسیەوەی هەیە ئەگەر وشکە ساڵی بەردەوام بێ جوتیارەکان دووبارە ڕوەکەنەوە شارەکانەمە گرفتێک گەورە بۆ هەم بۆ شار دروستەکە هەم بۆ داهاتووی کوردستانیشت. لە ئەگەری ئەوەی کە ئێوە ڕاتانگەیان کە وشکە ساڵیە پلانتان هەیە بۆ ڕۆبەڕۆبوونەوەی وشکە ساڵی؟ بەدڵنیایە پلانەکانی کە هەرچەند بەداخەوە ساڵی پاریشەم هەر هەمان پلانمان نرد بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە لە ئیداری گەرمیانەوە دەستمان پێ کرد و وەزارەتی کوشت و کاڵیش و دوا بەدوای ئەوە داواکاریەکانمان گەیشتە ئەنجومەنی وەزیران چکە وشکە ساڵێکەش گشتگیر بوو بۆردێکیان بۆ پێکهێنا بۆ ئەو بۆردە بڵێن جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکیی ئەو بۆردە بوو دانیشتن کرا و بڕیاری زۆر درا بەڵام هەنگاو نان بۆ قەرەبووکردنەوەی جوتیار زۆر کەم بوو تا ئێستاش وەڵاممان نەدراوەتەوە. یەکێک لەو داواکاریانەی کە پارێمە کردمان هەمان و داواکاریەکەم ساڵە بێ داوای کەینەوە لە ئەنجومەنی وەزیران بڕە بودجەیەکە بێ دابین بکرێ بۆ دابینکردنی بنەتەوە بۆ جوتیارێت ئەو جوتیارانەی کە پار زەرمەند بوون و ئەم ساڵش زەرمەند دەبن دوو دابینکردنی ئالیک بۆ ئاژەڵ چکە ئێمە گەرمیان لە دوای کوشت و کاڵەوە بڵێن کە جوتیارەکانمە سەرقاڵی بڵێن دانەوێڵن دوو هەم شت کە زۆر گرنگە لە ئێمە ئاژەڵداریە. هونەرمەندان زیاتر لە جوتیاران و ئاژەڵدارەکان نیگەرانی کەمبوونەوەی ئاون. بە تابلۆکانی دەیەوێت پەیامی وشکە ساڵی بگەینێتە لایەنە پەیوەندیدارەکان تا فریای گەرمیان بکەون. مامۆستا گوڵاڵە لە نێو تابلۆکانی تەنها خەمێکی نەخستۆتە ڕوو بەڵکو باس لە مەترسیەکانی سەر ئاژەڵ و باڵندە کێوەکانیش دەکات. ئەوەی کە ئەم تابلۆی من دروستم کردووە لە بەنداوی باوشە سوار بەشێکی زۆری ڕێژەی ئاوی بەنداوەکە کەمی کردووە بۆتە ئەوەی هۆی وشکە ساڵی ئەم وشکە ساڵیش کاریگەری نەک تەنها لەسەر مرۆڤایەتی بەڵکو تەنانەت گیان لەبەر و ڕۆکەکانیش ئەو جوتیارانەی کە لە نزیک بەنداوەکە ساڵانە بەرهەمی خۆماڵی دروست دەکەن بەداخەوە بەهۆی کێشەی کەمایەوە کێشەیان بۆ دروست کراوە. بێوێت هەر بیرۆکەیەک بکات بە تابلۆ پاشگرتنی دیمەنەکان دواتر لە کەشێکی هێمندا دەست بە وێنە کێشان دەکات. تابلۆکانی ئامادە کردووە بۆ ئەوەی لە داهاتوو لە پێشەنگایەکدا بیان خاتە ڕوو. بە وردیەوە تابلۆ دەکێشێت و هەرێکێک لە تابلۆکانی کۆمەڵێک مانا دەبەخشن. دەرکەوتنی ئافرەت و گیان لەبەران لەم تابلۆی ئەو باستەوە دەکات کە ئێمە وشکە ساڵی کاریگەریت لەسەر مرۆڤ و گیان لەبەران هەیە بەڵام جیاواز لە تابلەکانی ڕابردوم ئەم تابلۆیم بە گەشتبینیەوە پێشانی بینەرەدەم. شارەزانی بواری ئاو نایشارنەوە کە کاریگەریەکانی کەمی دابارینی باران لە چەند ساڵێکی تر دروست دەبێت و ئەو کات ئاوی ژێرزەوی کەم دەبێتەوە. بەڵام ئێستا ئاوی ژێرزەوی هاوشێوی ساڵی پارە و گۆڕانکاری ئەو تۆ ڕووی نەداوە. ڕێژێکی کەم باران باریوە تا ئێستا وە ساڵی پار وشکە ساڵی بوو هیچ گۆڕانکارێک ڕوویداوە ئاوی ژێرزەوی بەرز بێتەوە. ئەوەی لە سنووری گەرمیانە ئێمە چەند حوزێکمانەیە حوزی کەلار هەیە و حوزی کفریشمانەیە ئەوەی کە بە پێی ئەو پێوانەی بیرەکان کە ئێمە مانگانە و چەند مانگجارێک پێوانەیەوانەکەین ئاستی ئەو بیری لە ساڵی پاریشەکە وشکە ساڵی بوو بەو ئاستەدا نەبەزی و تاڕادێ بڵێن لە کفری لە هەموو ساڵەکە تا گەیشتە نزیکی 6 متر ئاو دابەزی بوو لاوە لە کەلار ئاستەکەی مترێک بۆ کەمتر لە مترێک بۆ 6 سانتیمتر ئەوە نەکە بووە بەڵام
ئەوەی کەوا ئەم ساڵە ئەگەر ئەم ساڵ ئەم بە ڕێژە بارانە کەم باریەوە هیچ لەو ئاستەی نەگۆڕێ چونکو ئەم حوزەی لە منتەقەی کەلارۆ تاکەم بڵێن سەرقڵا سەرچاوی سەرەکیەکەی ئاوی سیروانە. ئاوی سیروانیش حتا جارجار تەرەفی خۆراڵات یەگری و جارجار تەرەفی خۆراو کاتێ بکەوێتە تەرەفی کەلارە ئاو بیرەکانی کەلار هیچ ئاستەکەیان ناگۆڕ ئەگەرێت وەکو خۆی تا ئێستا ئەو ئاستە وەکو خۆی ماوەتە. باشایی بەنسبە ئەمە کەلار ئەی بڵین کفری و شوێنە کفریش حوزی کفریش هەر عینەن بە هەمان شێوە ئەکەوتم بە پێوانە و بیرە لە ئەەکەین بە پێی چەند مانگجارێک یا مانگجار چەند مانگجارێکەوەکەین. ئاوی باوەشا سوار زۆر کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە بیرەکان بەو ئاستەی خۆیە بمێن و یان کەمێکدا ببەزن. بەڵام ئەوەی کە کاریگەری هەبووە لە وشکە ساڵی ئاوی سەرزەویە ئاوی سەرزەویکانی کارێزەکان. جا لەم حاڵەتەیە ئەوەی کە شوێنێک بڵێن ئاو دیێری و ئەمانەی هەبووە احتیمادی بەسەر ئاوی سەرزەوی بووە ئێستا احتیماد دەکەنە سەر بیر ئەگەر ئاوکەنە. مەترسی لەسەر ئاوی ژێرزەوی هەیە؟ مەترسی لەسەر ئاوی ژێرزەوی ئەوە وەکو پێشببینی کەس ناتوانێت لە 100% بڕیار لەسەر بدە چونکە چۆن هەموو شتێک بەدەستخوایە بارانیش کە ئێمە نازانمە کەی ئەبارێ کەی نابارێ بە لە 100% ڕێژەکەی بەڵام ئەگەر نەباری ئەگەر نەباریش پێدەچیە ڕێژەکەی کەمێتر دابەزێ ئاستی ئاوی ژێرزەوی ئەو کاتە گرفتی ئاو دروست نابێت گرفتی ئەو ئەگەر وەکو ساڵ بێ ئەو گرفتە نابێت لە منتەقی گەرمیان ئاڵێن باسەکەم جیاوازی هەیە چکە لە کەلار لە گەرمیان و بۆ سلێمانی و دهۆک و هەولێر ئەمانە لە ئەگەری ئەوەی کە وشکە ساڵی ڕوویدا و چۆن ئەتوانرێ فریای گوندەکان بکەون و هەروەها ئاوی ژێر زەوی بتوانن بەکاربێنەمان. ساڵی ڕابردوو هەمان شێوە ئەوەی کوشکە ساڵی بوو هەندێک دیەکان ئاوی بیری دەستیان هەبوو بیری دەستیش خۆت دەزانی ئەگەر یان کە احتیمادی کرد بۆ سەرکانی یان کارێز ئەوانەی کە گەر ئاوی باران نەبێت یعنی ئاو باران کەم بێ ئەوانە وشکەکە بەڵام ئاوی ژێر زەوی لە ئاستەکەی خۆیە ینی تا ڕادێک بەوە شێوە کەمی نەکردووە تا مەترسی بخات ئەگەر ئەو بیرێ مەسەن بڵێن 6 متر بوو ئێستا ئەگەر بڵێن داش بەزیە با بیرێک بۆ 100 متری بێ ئاستی ئاوەکە بێ ستاندارد ئەبێ ئاوی ژێر زەوی لە چه ئاستەکە بێ بەتایبەتی لە گەرمیانە ئەوە ستانداردی ڕاستەقینەی ئەوە نییە بە احتیماد کاتە سەرەوە شوێنی وا هەیە شوێنەکەی بەرزە بۆ نمونێ لە منتەقەی سەرتەک لە بەرزیەکەەوە ئاو هەیە دەرەچێ و لە خوارەکەی شەیە ئاو نییە ئەوە احتیماد کات سەر حوزی ئاوەکە و سەرچاوی ئاوەکە لە کێوە دێت. خەڵکی گەرمیان چاوی چاوەڕوانیان لە ئاسمانە لەوەی گۆڕانکاری ڕووبدات و بارانی پێویست ببارێت تا هاوشێوەی ساڵی پار وشکە ساڵی نەبێت و زیان بە خەڵکی نەگات. لە هەمان کاتیشدا داوا دەکەن هاوکاری جوتیاران و ئاژەڵدارەکان بکرێت تا زیانیان پێنەگات.